سڵاو، مناوم سۆما کامیلە خوێندکاری زانکۆ. ئەمڕۆ باسی کۆمەڵشتی سادەکەین کە یارمەتی تەیە لە یەکێک لە خاڵە زۆر گرنگەکانی ژیانە، ئەویش باوەڕ بەخۆبوونە. باوەڕ بەخۆبوون لای هەمومان زۆر گرنگە، بەڵام هەنگاوی زۆر گەورەی بۆ ئەنێن کە بە چەند شتێکی زۆر سادە ئەتوانین گۆڕانکاری زۆر گەورەیەکیان دروست بکەین. یەکێک لە شتە سادەکان دەمودان شۆردن. شام پێشەوەی بخەوی دەمودانە بشۆرە، یاخود کە چا ئەخۆی یان خواردنەوەیەکی ڕەنگدارە خۆی ئاوێک ڕاپێرە دەم غەرغەرەیەکی پێ بکە. ئەمە ژواکە دەمودانێکی سپی هەبێت. ئەمە چ ڕەبتێکی بە بابەتەکەەوە هەیە؟ زۆر ڕەبتی پێوەی هەیە، لەبەرەوەی کاتێککە قسەکەی دایمە بیرلەوەکەیتەوە ئایا شتێک بە دەمودانتەوە نەلکاوە؟ شتێک لە ناو تەلەکانتان نییە وەکو من؟ ئەمە ژیان چییە؟ ئەمە ژیان گرنگیدانە بەخۆ، واو لێ ئەکا کاتێککە قسە ئەەکەیت هەست بکەیت دەمودانێکی پاکوتەمیز و هەیە و سپی و جوانە و ئەو کەسێکی قسەی بەرامبەرەکەی لە جیادی بیر لە قسەکانی تۆ بکاتەوە ئەڵێ ئەو بۆ دەمودانی نەشۆرگە. یەکێک لە خاڵەکانی تر چییە؟ ئاو بخۆرەوە. ئاو هەم لە ڕووی جەستەییەوە یارمەتی جەستەیەکی سەلامەتەیە، هەمیش لە ڕووی پێستێکی جوان و دەموچایەکی پاک و تەمیزەوە. یەکێک لە خاڵەکانی تر شت ڕێخستن. ڕێخستن لە هەموو بوارەکانی ژیاندا. لە چێ دەست پێ بکات؟ لەناو تاکاتەوە، لەناو تاکی جلەکانتەوە دەست پێ بکات. ناو تاکی جلەکان و بەدایمە ڕێکوپێک بێ. ئەگەر لە مانگێکا یەک جاریش ئەم ئیشەکەی وەولەیەکە کاتێکە تۆ چوونە دەرەوەیکی پەلەو هەیە، کاتێکە هەیە بە دوای جلێکا بگەڕی سەعاتە بە دوایان ناگەڕێت و یەک دنیا کاتی زۆر لێ نابێت، بەڵکو هەمووی بەڕێکوپێکی دانرا و یەکسەر جلەکە دەرێنێت و ئەتوانین بیدۆزیتەوە. و هەر کاتێکیش کە ئەچیتە دەرەوە دایمی مشک لە لای ئەو نییە کە تۆ کەسایەتی تۆ بوارێکی تایە ئەویش پێوترێ شپرس، بەڵکو چی تایە؟ بوارێکی تایە لە کەسایەتی پۆزیتیڤی تۆ کە پێوترێ کەسێکی ڕێکوپێک و شتەکان و بەڕێکوپێکی جێهێڵاوە لە ماڵەوە. تەنها تاکەکە نا، بەڵکو بڕۆ ناو مۆبایلەکەتەوە. ڕێخستن لە ناو مۆبایلە ئەبێ چی بێت؟ لە چێ دەست پێ بکە؟ هەمومان کاتێکە ڤیدیۆیەکەکەین حاڵتێکی زۆر خۆشمان هەیە لە نیوەی ڤیدیۆکەیە مۆبایلەکە جەوەکەوتێکەیە ئەڵێ storage is full. بەمەش چۆن چارەسەرەکرێ؟ بەناو مۆبایلەکە تا بڕۆ سەری ئەو ڕسمانە بکە کە لەسەر یەک جل یەک دنیا لەختەو کردووە کچەکان لەم پێگن. بڕۆ ئەوانەی کە زۆر بەلاتەوە جوانن بیا هێڵەرەوە، ئەوانشی بەلاتەوە جوانین و دەمولار بووە و یەکێک لە دواتەوە دەرچووە بیان سڕەرەوە کە پێویستە بین، یان پێویستە پێیەتی خاڵی کەرە ناو کۆمپیوتەرەکەتەوە یان ناو هارد درایڤەکەتەوە. ئەو بەرنامانە و ئەو یاریانی کە داو بەزاندووە و لە زۆر بەکارە نەهێناون و ئەرزانی کە پێویستە بیان نییە بیان سڕەرەوە. با مۆبایلەکە و دایمە بۆ حاڵەتێکی پێویست حازر بێت و ڕێکوپێک بێت. زائیدەن لەسەروی مۆبایلەکەشتەوە ناو ئیمێڵەکەت هەیە. ئیمێڵ لانێ هەرێکێک لە ئێمە زۆر بەکاری نەهێنین لە ئێستا، بەڵام تۆ کە دەبێت ئەچیتە زانکۆ تەواوکەی ئەچیتە کاتی شوێنی ئیشکردنەوە، لە شوێنێکی حکومی نەبی، لە شوێنێکی لە کۆمپانیایەکی ئیشەکەی، شوێنێکی کردی تایبەتە. بۆ ئەمانش هەمووی پێویست بە ئیمێڵە بێ. ئەو کاتە مەسەلەکە دەستپێکە کە ناو ئیمێڵەکە و پڕە لە ئیمێڵی ناپێویست. لەبەرەوە ئێستا دەست پێ بکە. بڕۆ ئەو ئیمێڵانە کە هیچ پێویست نین و هیچ سوودێکیان بۆ تۆ نیە و ئەسڵ ناشتی سەریان کەیتەوە جارێکی تر پرۆدیلیتیان کە و ئیمێڵەکە و حازرکە بۆ کاتێککە ئیمێڵێکی گرنگە بۆ هات یەکسەر بتوانین بیدۆزیتەوە. یەکێک لە شتە زۆر گرنگەکان ئەوەیە کە بڕۆ هەموو ئەو قەڵم و پاندانانەی کە لە سەرەتایی ئەو هاتە بڕۆ هەموویان بێنە و تاقییان کەرەوە بزانە کامیان ئیشەکەن. ئەوانشی کە ئیش ناکەن فڕیان بە، نەک کاتێککە دایکە پێ دەڵێن بەپەلە وەرەقە و قەڵمێکم بۆ بێنەمێ ئەو ڕقەمە بنووسم و هەر پاندانە تاقیەکەیتەوە هیچ کامیان ئیش ناکەن. ئەو کاتە کێشە ڕاستەقینەکە دەست پێکات و هەمیش لەمێشتا بێ کە تۆ شتەکانە ناڕێکن و وا هەستەکەی کە ئەوە لە کەسایەتی توێ هەیە. بەڵام ئەگەر ئێستا بچیت بە کاتێکی زۆر کەم چاکیان بکەیت، هەستی سیقەت بەخۆبوونت زۆر بەرزترە بێتەوە کە تۆ کەسێکی ڕێکوپێکی لە هەر کاتێکا بتوێ هەر شتێک دەستبیتێ بە ڕێکوپێکیەتە بەدەست. یەکێک لەو پاندانانش بێنە و وەرەقەیەکیش بێنە و ناوی ئەو کەسانە بنووسە کە تۆ سوپاسگوزاری کە ئەوان لە ژیاندا هەن. هەر جارێک و نامە بۆ یەکێکیان بنووسە بۆی کە تۆ چەند سوپاسگوزاری کە ئەوان لە ژیانی تۆ هەن، چەند گۆڕانکاریان دروست کرد و چەند خۆشەویستیان یاوەتە دڵیتەوە. و هەروەها هەمومان زۆر کەسمان هەیە بە چواردۆرمانە کە تووشی نەخۆشی بوون لە ئێستایا کۆڤید-19یان هەیە. دانە هەر ڕۆژ یان لە هەفتەیەکە یەک کەسیان نامەیان بۆ بنێرە و پێیان بڵێ کە هیوای باشبوونەوەیان بۆ ئەخوازیت و دوعای خێریان بۆ بکەیت و چاوەڕوانی ئەوەی کە بە زووترین کات بیان بینیتەوە.